ئێمڕۆ ئێمە لە ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگا کۆبووینەوە لەگەر هەموو ئەندامانی ژووری ئۆپراسیۆن بۆ پاراستنی ڕەوشی تەندروستی و بەرژەوندی هاوڵاتیان بەڕاوێژ لەگەر وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بۆ 3 ڕۆژی داهاتوو تاوەکو 10 جار بۆ درێژە پێدان بە قەدەغەی هاتوچۆ بەو شێوەیە کە ئێستا لۆ بەڕێستان ڕوونی دەکەمەوە کە خشتەیەکە ئامادەمان کردەوە بۆی بتوانین کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەین لە هەمان کاتیشدا قەدەغەی هاتوچۆ بەردەوام بێت. لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 12 نیوڕۆ بەم شێوەیە خوارەوە دەبێت. ئۆتۆمۆبیلی دابشکردنی غاز و تەنکەری زێراب و ئاوەڕۆی پیسی ماڵان کە لەو کاتە دەتوانێت هاتوون و چۆن بکاتن. ئۆتۆمبیلی گواستنەوەی ماست و بەروبوومی ئاژەڵی کە لە گوند و لە کۆمەلگایەکان بەرەو مرکزی قەزا و مرکزی شار دەتوانن هاتوون و چۆن بکەن. دوکانی فرۆشتنی سەوزە و میوە فەرمانبەرانی دارایی بانک و گەنجینەی حکوومەت بە مەرجێک بوونی ناسنامە و خشتەی کاریان لەلا بێتن. باڵهەرگری تایبەت بە گواستنەوەی گۆشتی سەربڕخانەکان، گۆشتفرۆشی ئاژەڵی، هەڵگرانی مۆڵەتی فەرمی کوشتتوکاڵی بنەتۆ قڕکار پەین ئەوانە دەتوانین لەو کاتەدا هاتون و چۆن بکەن. سەربڕخانەی مریشک کە تەنها 5 ئۆتۆمبیلیان لۆ ڕێگا پێ دەدرێت دەتوانن لەو کاتانە هاتون چۆن بکەن بە پشتگیری بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی هەولێر. لە کاتژمێر 12 نیوڕۆ تاوەکو 6 ئێوارە بەم شێوەی خوارەوە دەبێت. نووسنگەکانی ئالوگۆڕی درا و بانکە ئەهلیەکان کە تەنها ڕۆژانی دووشەم و چوارشەمان دەبێتن. ئۆتۆمبیلی تایبەت بە گواستنەوەی دەرمانی کۆگاکان بۆ دەرمانخانەکان. فەرمانبەرانی دارایی و بانک و گەنجینەی حکوومەت بە مەرجی بۆنی ناسنامە و خشتە ئەوە لە هەردوو خشتە هاتووە بۆی لەوانەیە کاتی ئەوان درێژبی لە 6 بەیانیەوە تاوەکو 6 ئێوارە ئەو ڕێگایان پێ دەدرێتن تاوەکو ئێمە ئێستا پرۆسەی دابشکردنی موچەمان هەیە.